هەر لە 15 ساڵیەوە شەکیلە زەڕین لە وڵاتی خۆی ئەفغانستان هاوسەرگیری کرد. لە 16 ساڵی هاوسەرەکەی تەقەی لە دەموچاوی کرد و ژیانی خستە مەترسیەوە. هەندێک جار حەز دەکەم لە خەوڕا دەبم بۆ بینینی موعجیزەیەک کە دەم و چاوم چاک بۆتەوە، بەڵام کاتێک لە خەوڕا دەبم ئەو موعجیزەیە لەوێ نییە. بەڵام ئەو لە تێکۆشان بۆ ئاسایش، ئازادی و ژیانێکی باشتر نەوەستا. لە ساڵی 2013 زەڕین لە کەنەدا مافی پەنابەری پێدرا کە خەونێکی بۆ بەدیهێنا. من لە چوونە خوێندنگا ڕاگیرام، بەڵام پاش وەرگرتنی مافی پەنابەری لە کەنەدا خەونی گەڕانەوەم بۆ خوێندنگا بەدەستهێنا. لە یەکەم ڕۆژی خوێندنگادا کە لە تەنیشت هاوپۆلەکانم دانیشتم گریام، بەڵام ئەوە فرمێسکی شادی بوو. سەرۆکوەزیری کەنەدا جەستن ترۆدۆ چاوی بە زەڕین کەوت و بەڵێنیدا بە هەموو شێوەیەک پشتگیری لێ بکات. جگە لە زۆر شت گەورەترین چاکەی حکوومەتی کەنەدا بۆ من چارەسەر بۆ دەموچاوم دابین دەکات. تا ئێستا پشتگیری 15 نەشتەرگەریان کردووە. زەڕین دەڵێ سەرڕای کردەوە دەڕەندەکانی هاوسەرەکەی دەنگی لە ئەفغانستان زۆر گرنگ نەبوو. ئێستا ئەو لە ڕێگای قسەکردن بەگشتی بۆ هەزاران دەنگی نەبیسترا و تێدەکۆشێت. ئێمە هەندێک پشتگیریمان بۆ کرد کە چۆن ئامادەکاری بکات، چالاکی و وتەکانی پێشکەش بکات، وەلە بوارەدا زۆر چالاک بووە. ئەو زۆر بەنەترسانە چیرۆکی خۆی دەگێڕێتەوە، نەک هەر لە کەنەدا، بەڵکو لە هەموو وڵاتاندا لە سەرانسەری جیهان و باسی تونند و تیژی دژبەژنان دەکات و ئەو کاریگەری لەسەر ژیانی خۆیدا هەبووە. زەڕین پاڵپشتی ئەو گروپانە هەیە کە هەروەها دژی تونند و تیژی خێزانی تێدەکۆشن. لێرە لە کەنەدا من قسەکەرێکی گشتیم داوای دادپەروەری دەکەم بۆ ئەو ژنانەی کە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە و چیرۆکی پڕ لە ئازاری ژیان و ژیانی ژنانی تری ئەفغانی کە وەک من ئازاریان چشتووە بۆ هەموو جیهان دەگێڕمەوە. زەڕین دەڵێت پێوەستە کۆمەڵگاکان یەک بگرن بۆ بەرەنگاربوونەوەی ئەم کێشە جیهانیە. شەکیلا ناتوانێت بە تەنها جیهان بگۆڕێت. هەموو ئەو ژنانەی کە ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە دەبێت پێکەوە کۆ ببنەوە. ئێمە نابێت بگرین و لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە، چونکە کێشەکانمان چارەسەر ناکات. لەبری ئەوە دەبێت یەک دەست بین دژ بەو کەسانەی لە تونند و تیژی دژبەژناندا دەستیان هەیە.